چەند ڕۆژێک ماوە بۆ جەژنی قوربان لە جەژنی قورباندا هەمومان دەزانین پرۆسی قوربانیکردنەیە. هاوڵاتیان لە ڕۆژانی جەژن لەگەڵ نوێژی جەژندا ڕوودەکەنە مەیدانی ئاژەڵان بۆ کردنی ئاژەڵ و بۆ ئەنجامدانی پرۆسی قوربانیکردن. دەمێت ئەوڕۆ پێتان بڵێم چ ئاژەڵێک و بە چ مەرجێک دەشێت بۆ قوربانیکردن. بزن یەکێکە لەو ئاژەڵە بچووکانەیە کە بە قوربانیکردن دەشێت. دەبێت تەمەنی 1 ساڵی تەواو کرد بێت، تەنها بۆ یەک خانەوادە دەشێت، هاوشێوەی مەڕ نابێت، هیچ کێشەیەکی تەندروستی و نەخۆشیێکیشی هەبێت. مەڕ و بەرانی شێکێکی دیکەن لەو ئاژەڵانەیە کە بۆ قوربانیکردن دەشێن. دەبێت تەمەنیان سەر و 6 مانگ بێت و هیچ نەخۆشیێکیان نەبێت. ئەم جۆرە ئاژەڵە تەنها بۆ یەک سەرخێزان دەشێت بۆ قوربانیکردن. مانگاش یەکێکی دیکە لەو ئاژەڵانەی کە بۆ قوربانیکردن دەشێت دەبێت تەمەنی 2 ساڵی تەواو کرد بێت و هیچ نەخۆشیێکی نەبێت و هیچ کێشەیەکی تەندروستی نەبێت. ئەمەش وەکو ئاژەڵە گەورەکانی دیکە بۆ 7 سەرخێزانی تەواو دەشێت. حشتێر یەکێکی دیکە لەو ئاژەڵانەیە کە بۆ قوربانیکردن دەشێت. دەبێت تەمەنی سەر و 5 ساڵ بێت و نەشەل بێت و نەکوێر بێت و نەددانیشی کەوت بێت. ئەم ئاژەڵە بۆ 7 سەرخێزانی تەواو دەشێت بۆ قوربانیکردن.